عراق لنوری مالکی و چاری کی سربازی لحریم کردستانی پشمرگم ناساندران یا که هاد ناسین بفرمی وکو هزی برگیری یا که بشکل سیستمی برگیری عراق یا سای وزارتی پشمرگش بویم زور رونه جماره 19 سال 2007 که باز لپیکاتکانی ام هزا نظامیه کرد ماده یکیش لمرسومی سروکاتی حریم کردستانیش زور بواضعی باسی اوده کرد که کماند یان که سرکرداتی هزاکانی پشمرگم للان سروکی حریم و ریبره وده چید لسر آستی یک خصنوی پشمرگش کابینه هشتم پروسه که چاکسازی تواوی دستی بکرد وابو که لآبی سال 2014 سروکی حریم با خالق عفوا با دواک لوزارتی پشمرگه لروی چاکسازی و دواک لروی چاکسازی لششمان دام وزیری پشمرگه لریج بجه کردن هنده بریارو راست برده دست به فلک کردن یک کردنوی هزکانی پشمرگه بکرد لسراستی ام پروسه 14 لیوای پشمرگه یک تریان گرتو دارم و ام 14 لیوای است لبرگیری دان لحرمی کردستان دجی داعش گروپی قیرانی نێودەوڵەتی ئەوەی لە بیر چوویتەوە کە هەرێمی کوردستان بۆ ئەو هێزە نظامیەوە بە ئەو تێچووە کە پێویستە بۆ یەکگرتنەوە و ڕێخستنەوە دیارە ئەوەی لە بیر چووە کە تەنها ژمارەیەکی تەقریبیتان پێدەێت ئەویش ئەوەیە کە 2 ملیار و 900 میلیۆن دلار ئەمە ئەو ڕەقەمەیە کە مەزەندە دەکرێت کە پێویستە ساڵانە خەرجی هێزەکانی ئەمنی لە هەرێمی کوردستان کە پێشمەرگەیە دیارە حکوومەتی عێراق تا ئەم لەحزەیەش لە چەند ملیۆنێک تێنەپەڕیوە ئەویش ئەگەر بێدەناو بۆ جەیان و میزانی هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە هەر لە بابەتی پێشمەرگەوە ئەو هێزە کە بەڵێ ئێماڵێن نظامیە میلیشیات نییە سەرۆکی هەرێم نامەیەکی حەوتخاڵی لە ڕێکەوتی 14/12/2014 داوای لە وەزیری پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەی کردووە کە حەزباتی لە ناو وەزارەتی پێشمەرگە نەکرد و هیچ کەس بووی نییە لە دەرەوەی وەزارەت هێز دابنێت بۆیە هێزی نانظامی وەکو گروپی قەیرانی نێودەوڵەتی باسی لێ دەکات ئەمە نییە لە هەرێمی کوردستان و بوونی نابێت لەسەر ئاستی هەرێمی یانکو پەیوەندیەکانی ئێمە دیارە گروپی قەیرانی نێودەوڵەتی رەخنەی هەبووە و تیبینیشی هەبووە لەسەر ئاستی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتیش ئێمە ئەڵێن پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی پەیوەندیەکانی حزبی نین وەکو گروپی قەیرانی نێودەوڵەتی باسەکەن ئێمە بە وردی لەسەر ئەم بابەتە ڕاوەستاوین ئەڵێن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە حکوومەتی هەرێم لە ساڵی 2006ەوە کە دامەزراوە ئەم فەرمانگە ئەو لانی حکومیە کە ئەو پەیوەندیانە بەڕێوە دەبێت ئێستا لەسەر ئاستی هەرێم زیاتر لە 33 قۆنسڵگەری و نوێنەرانی وڵاتان هەیە کە تێیدا وڵاتانی عەرەبین دراوسێن و پەیوەندیەکانی ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی دراوسێ جیاوازێکی تێدا نییە کە دیارە اتهامێک هەیە لەناو گروپی قەیرانی نێودەوڵەتی ئەو پەیوەندیانە کە هەرێم هەیەی لەسەر لەگەڵ وڵاتانی دراوسێ حزبین ئێمە ئەڵێن نەخێت پەیوەندیەکانی ئێمە مؤسساتین لەسەر ئاستی بازرگانیە ئابووری و کۆمەڵاتی نمونەشمان هەیە بۆ ئەمە لە تەنها ساڵی 2013 ئەو داهاتی بازرگانی کە لەنێوان هەرێمی کوردستان و ئیران بە تەنیا هەبووە لە 4 میلیارد دلاری تێپەڕاندووە ئەمە پەیوەندێکی بازرگانیە نەک حزبیە پەیوەندێکە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە ئەوەشمان لەبیر نەچێت کە ئیران بۆ نمونەیەکێک لە وڵاتانە بووە کە یەکەم وڵات بووە لە شەڕی دژە داعش کە هاوکاری سەربازی و چەک و تەقەمەنی بە هەرێمی کوردستانی داوە ئەمەیە کە ئێماڵێن پەیوەندیەکانی ئێمە لەسەر ئاستی دراوسەیی پەیوەندێکی بەهێزن لە هەموو ڕێوە لەسەر ئاستی هاوکاری سەربازی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لە شەڕی دژە داعشدا گروپی قەیرانی نێودەوڵەتی باس لەوە دەکات کە گوایە هەماهەنگی نییە ڕێخستنەوە بە وەکو پێویست بەڕێوە نەچووە و مەشق و ڕاهێنان زۆر بەباشی ڕێوە نەچووە ئێمەش لە هەندە بابەتدا لەگەڵ ئەوانی ڕاستە ئێمە داوامە لە لانی نێودەوڵەتی کردووە بەردەوامیشین لە داواکاریەکانی ئێمە بەڵام هەندە ڕاستیش دەبێت بەرچاو بگیرێم و هەنگاوەکانیشمان زۆر سەرکەوتوو بوونە لەو هەماهەنگیە کە وەکو باسم کرد هێزەکانی ئەمنی هەرێمی کوردستان هەیە ئێمە لەگەڵ گروپی قەیرانی نێودەوڵەتی ICG بە بیریان دەینەوە کە بە هیچ شێوەیەک باسی ئەو تەضحیاتانە
باسی ئەو قوربانیە کە هەرێمی کوردستان داوە لە ماوەی ڕابردوو لە شەڕی دژە داعش باس ناکراوە. بۆ نمونە وەکو واقع ئێمە ئێستا زیاتر لە 1230 شەهیدمان هەیە لە هەرێمی کوردستان لە شەڕی دژە داعشدا، نزیکەی یان کاتوانم زیاتر لە 5000 بریندارمان هەیە. ئەو هێزەی کە داعش لە دەستی تێستا بە بەراورد لەگەل ئەو مەشق و ڕاهێنان و ئەو کاری سەربازی نێودەوڵەتی بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت. نمونەکتان پێڵێم تەنها لە کاتی ئەوەی کە مووسڵ داگیر کرا، هێزەکانی داعش توانیان زیاتر لە 2300 هەمبۆی کە ئەویش ئالیەتی عسکەری بووە سەر بە حکوومەتی عێراق بووە وەک بگیرێت بەکاری بینێت لە دژی هەرێمی کوردستان لە دژی خودی عێراقیش. کە بەراورد دەکەین لەمە ڕۆی مەشق و ڕاهێنان ئێمە لە هەرێمی کوردستان بە زووترین کات و ئەوە سەرکەوتووترین سیاست بووە لە ڕۆی ئەمنیەوە کە هەرێمی کوردستان توانی هەرێم ئەو توانای هەبووە کە بتوانێت وەکو لایەنێکی منەظەم لەگەل لایەنی نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتانی هاوپەیمان لە شەڕی دژە داعش ئەو سەنتەرە بکرێتەوە لە هەولێر کە سەنتەری کوردستان بوو ڕاهێنان و مەشق بووە و هەروەها ئەو ژوورە عملیاتە هاوبەشەش دروست بکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی داعش. ئەمەش دەستکەوتێک بووە کە میلیشیات ئەویشە ناکەن بەڵکو وڵاتان ئەیکەن، هێزی نظامی ئەکەن، هێزی باوەڕپێکراوە ئەکەن. لێرەدا گروپی قەیرانی نێودەوڵەتی ئەوەی لە بەرچاو نەگرتووە. ئێمە بە سەدان پسپورمان هەیە و ئەو پسپۆرانە حقیقەت پسپۆری نێودەوڵەتی لە بریتانیا، لە ئەڵمانیا، لە ئیتالیا، هۆڵەندا، چیک، کرواتیا، کەنەدا، تورکیا، ئەمانە هەموو مەشق و ڕاهێنان لەو ژوورە عملیاتە هاوبەشە و لەو سەنتەرە کە سەنتەری کوردستانە هەم لە هەناو هەرێم هەم لە دەرەوەی هەرێمیش مەشق و ڕاهێنانیان بە پێشمەرگە کردووە. ئەمەش دەبێت لە بەرچاو بگیرێت لە کاتی داڕشتنی هەر هەڵویستێکی ئەمنی، چونکە هەرێمی کوردستان بە شێوەیەکی موەسساتی سەردەری تەعاملی کردووە لەگەل ئەو لایەنە هاوپەیمانە نێودەوڵەتیان کە پێویست بوو. دیارە باسی سازانی سیاسی دەکات لە هەرێمی کوردستان گروپی قەیرانی نێودەوڵەتی کە وایە وەکو پێویست نییە، وەکو پێویست بەڕێوە ناچێت و هاوسەنگین نییە. ئێمە ڕەتمان ئەوە نییە نەخێوانیە، نەک تەنهاش بەڵگەمان لەدەستە بەڵکو ڕاستیمان لەبەردەستە، زانیاریمان هەیە کە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان یەکێک لەو بەشانە بووە لە ناوچەکە کە نەک سازانی بەرچاو کردووە بەڵکو لە ئەولەویاتی کاری خۆی بووە. ئێمە کابینێ هەشتم هەر خودی کابینێ هەشتم کابینێ بنکە فراوانە لەو کابینەدا کە لە 18 حوزەیرانی 2014 دروستکرا یەکڕێزی نیشتیمانی مەبەستی سەرەکی بوو تێدا. لە نیسانی 2015 لجنەیەک پێکهێنرا لە هەرێمی کوردستان بۆ دروستکردنەوەی و پێداچوونەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان. ئەمە سازان و لەو ڕەشنووسە و لەو کۆمیتەکە ئێسش بەردەوامە 21 ئەندام کە هەمومان ئەزانین 7 پارتی 5 گۆران 3 یەکێتی 2 یەکگرتو و 4 کورسی تریش بەلایەنەکانی تر ئەمانە لەسەر بنەمای سازان ئەم پرۆسە بەڕێوە چوون. وەلایەتی جەنابی سەرۆکیش کە لە 2013 تازە کراوە، ئەمەش لە ڕێگای ڕاستە پەرلەمانەوە بۆ بەڵام سازان لەسەر کراوە و هەمومانیش ئەزانین کە سەرۆکی هەرێم لە بەیاننامەیەکدا لە 29 حوزەیرانی 2015 داوای لە پەرلەمان کردووە هەر لەسەر پرۆسەی سازانی نیشتیمانی کە بەردەوام بن لەو پرۆسە بۆ چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێمیش. ئەمانە لە ڕاستیدا ئەو قوناغانن و ئەو هەنگاوانن کە هەرێمی کوردستان نەک ئێستا لەبەر پرسێکی معنی بەڵکو لە سەرەتاوە هەرێمی کوردستان بە تایبەتی سەرکردایەتی لە هەرێم پێوە پابەندە و لە ئەولەویاتی خۆی دەناوە. ڕۆلی حکوومەتی هەرێم لە ئازادکردنی ناوچە کێشە لەسەرەکە. گروپی قەیرانی نێودەوڵەتی باس لەوە دەکات کە گوایە هەرێمی کوردستان سیاسەتێکی نهێنی لەدەستدا و ئەو فرسەتەی بەدەستینەوە کە ئەو هاوسەنگەی تەوازن یانکو تەوازنی سەربازی لەو ناوچانە بگرێتە دەست و هاتنی داعش فرسەتێک بووە بە ئەو هێزانە. ئێمە ئەمە بە تەواوی ڕەت دەکەینەوە. ئەمە هیچ لە ڕاستی نێزیک نییە. هەر لە سەرەتای ئەو کێشەیە کە پێدەگوترێت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان، وەڵامی ئێمە بەو شێوەیەیە. پاراستنی یەکرێزی خاکی عێراق پابەند بین پێ. ئێمە لە دەستوری عێراق لە داڕشتنی ئەم دەستورە بەشدار بوون وەکو هەرێمی کوردستان. کەرکووک لە ساڵی 2005 وەکو هەموو لایەک دەزانێت لیستی برایەتی لەو شارە لە هەڵبژاردنەکانی پارێزگاکان لە ماوەی ڕابردوو یەکەم بووە و ئەمە پێویست بە هێزی سەربازی نەبووە، پێویستی بەوەش نەبووە کە
مەترسی هەبێت لە ڕووی ئەمنیەوە هێزی پێشمەرگە لە پاش داعش ڕۆڵێکی زۆر گەورەی گیرا لەو ناوچانە و پێش داعشیش ئەوەش حەزەکەم بە بیرتان بینمەوە کە بوونی هێزی پێشمەرگە لەو ناوچانە فەرمی بووە بە تەوافق بووە بە هاوبەش بووە پێش ئەوەی داعش بێت نەکوە وا نیشاندرەوە کە گووا پاش داعش و هاتنی داعش ئیتر ئەو ناوچانە هەموو داگیر کراوە پێشمەرگە داخل بووە و بەرنامەیەکی نەهینی لەدەستدا نەخێوانیە ئێمە چەندین لژنەی هاوبەشمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوو لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە ساڵی 2007 تا دەگاتە ساڵی 2011 ئەم پرۆسە بەردەوام بووە و ئەویش بە چەندین قۆناغەوە ئێمە سەنتەری هاوبەشمان هەبوو لە نێوان ئێمە و بەغدا ئەمریکیەکان ئێمە هێزی هاوبەشی زێرینمان هەبووە کە پێدەگوترا مەفرەزەی هاوبەشمان هەبووە پشکنینی هاوبەشمان هەبووە و ئەمانە هەموو ئەو هەنگماهەنگیە بووە کە هەبووە لە نێوان ئێمە و بەغدا و ئەمریکا پێشمەرگەش وەکو ئەزانن لەو ئەخیرەکە چوویتە ئەو ناوچانە هەر لەو ناوچانە بووە بەڵام ئەوی کە کراوە هەندێک ناوچە کە لە دەستی داعش ڕزگار بوون ئەو ناوچانەی کە ئێستا لە دەستی داعشدا ڕزگار بوون هێزی پێشمەرگە توانی کە ئەو ناوچانە ڕزگار بکاتەوە و هەروە توانی کە سەقامگیری ئەمنی بگەڕێتەوە ئەو ناوچانەی کە داعش لێ دەرچووە هێزی سەربازی عێراقی تێدا پاشکەشەکراوە لەسەر بابەتی پێکەوە ژیان و پرۆسەی ئاشتیانە لە سووریا گوایە ئەم راپۆرتە باس لەوە کات کە هەرێمی کوردستان تەدەخلی هەبووە مایتێکردنی سلبی هەبووە و تەوازنی سیاسی لەو ناوچانە هاوکار نەبووە نەخێر ئێمە بەڵگەمان لەدەستە زانیاریمان لەدەستە هەنگاوی سیاسیمان هەیە هەنگاوی ئەمنیمان لە پێشە ئێمە لەسەر پرسی سووریا بە تایبەتی ئەو ناوچانەی کە لە ژێر کۆنتڕۆلی هێزەکانی پاراستنی گەلیان گۆپەیەدا و هەروەها هێزەکانی ئەمنی کوردین لەسەر داوای سەرۆکی هەرێم لە بیرمانە کە 150 پێشمەرگە ڕەوانەی کوبانێ کران و ئەمانەش حەقەت بە پشتگیری پەرلەمانی هەرێمی کوردستان بوو هەر لەم پرۆسەدا هەرێمی کوردستان داوای کرد لە پەیەدا و هەروەها لە هێزەکانی کوردی لەو ناوچانە کە ئامادەین پێشمەرگەش بدەین هەم بۆ کوبانێ و هەمیش بۆ ناوچەکە باوەی یارمەتی بەرایەکانمان بدەین لەو ناوچانە دیارە پەیەدا و ئەو لانەنە ڕازی نەبوون کە هێزی پێشمەرگەی شادکەر بچێتە ئەم ناوچانە لەو کاتەوە و تەنها ئەو داوایان کاراستەی ئێمان کردووە هەر لە نامەکەی جەنابی سەرۆکی شوازەحە تەنها داوایان کردبوو کە هێزی پشتیوانی ڕەوانەی کوبانێ بکرێت و هاوکاریان بکرێتە بۆیەوە لە ڕووی سیاسیش زۆر وازەحە کە هەرێمی کوردستان چ ڕۆڵێکی هەبووە لەو ناوچانە ئێمە ڕێککەوتنی و نامەی دهۆک کە ئیمزا کرا لە ئۆکتۆبەری 2014 ئەم ڕێککەوتنامەیە دەرەنجامیەوە بوو کە ئەنجومەنێکی بەهێز دروست بێت لەو هێزە و لانە سیاسیانە کە لە سەراستی ڕۆژاوای کوردستان کە ئەویش مەزەندە دەکرا بە 30 ئەندام هەر 24 ئەندام لەو سیها لە خودی پەیەدا وەروە لە خودی ئەنجومەنی نیشتیمانی ڕۆژاوای کوردستان بوون ئەمە شنگاوێکی تری سەرۆکایەتی هەرێم بووە کە جددین لە پرۆسەی سیاسی ئاشتی لەو ناوچانە لەو ڕێککەوتنامەشدا ئێمە پشتگیر بوونە باوەی هێزێکی یەکگرتووی ئەمنیش دروست بێت لەو ناوچانە و بۆ ئەوەی کە ئاشتی و سەقامگیری لەو ناوچانە بەردەوام بێت لە کۆتاییدا بەنسبەت ئەو راپۆرتە وەکو هەر راپۆرتێکی تر ئێمە وەکو باسمان کرد بە جددی وەردەگرین بەڵام دەبێ محاید بن دەبێ ڕاستیەکان لە بەرچاو بگیرن دەبێ ئەو پرۆسەیە کە حکوومەت لەبەردەستێتی بە هەندوەلی بگرن مەرجیش نییە هەر قسەیەک و هەر لێدوانێک لەلایەنی نێودەوڵەتیەوە یان گروپێکی معنی یان ڕێکخراوێکی معنی ئەمە تەواو ئەمە واقعە و حەقیقەتە و نەخێت ئەوانەی ئەم داڕشتنە ئەکەن ئەوانەی ئەم راپۆرتەنە بەرزەکەنەوە شتی باشی تێدایە شتیشی تێدا کە پشت نەبەستراوە بە زانیاری تەواو یان بە هەڵەت چوونە یان لە ڕووی وەرگرتنی زانیاریەکان ئەو زانیاریە تەواویان لەدەست نییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆر سوپاس ئیتر ئەگەر وەڵامێکشتان نحن في حكومة إقليم كردستان اللجنة العليا للمتابعة والرد على التقارير الدولية بلتما شبان هجاو برسفن دیندار زیباری بون کو برپرسه برسفزانا راپور نف دولتیه لهرما کردستان دا درباره وی که گجه راپورتن ICG کو